تورکیا داگیرکەر بووە، هەر زوڵم کردو داگیرکەر بووە، هاتوۆتە خاکەکەمان خاکەکە داگیر ئەکات. هەچی مناڵە داماوە کوژێەوە کا بە قوربانی کردیانە تەبیانی ئەوە پەکەکە هاتۆتە ناویان بێتە ناویان. تورکیا هەر زوڵمکار بووە و هەر زوڵمی کردو و داگیرکەر بووە. ئێستا ئەوێت هەر بێتە خاکەکەمان و کوردستان داگیر بکات. هەچی مناڵیە کردە بە قوربانی، کردێتی بە قوربانی و سەرکردان و ماڵوێرانی کردە داماوی کردوون. حکومەتی خۆشمان هاوکاری ئێمە بکات، دایک چەند جار دایک جەک سوتا بوو، ماڵوێران بوو، داما بوو، چۆن ئەقبڵی کەن کوردستانی خۆمان هاوکاری حکومەکان هاوکاری تورکیا ئەکەن، نابێ هاوکاری تورکیا بکەن. چەندها دایک جەرگی سوتا مناڵی داما و قوربانی بوون لە پێناوی تورکیا. ئەشێ ئەوانی زوڵم هینکەن هاوکاری ئێمەکەن تورکیا نێتە عینەکەمان کوردستانەکەمان. تورکیایەتە ناو خاکمان و دایک جەک سوتاوە بێت و حکوومەتیش نایەژێمەیە ناومان و هەر کورس زەرمەند دەبێ و جەرگی دایکە سووتێنێ و دایک دەسەڵاتی نییە و بە بەرچاوی خۆیان و ڕۆڵەکانیانە کوژیە و حکوومەتی خۆشمان لەسەری هیچ حسابێکی بۆ ناکە و هیچ خەمێکی ناخوا و ئەشیا کەی ئەبێ ئاوا بێ ئەم حکوومەتە و بۆ خەمێکی ناخوا و بۆ شتێکی بەسەرانایەنێ کە ئەم ڕۆڵانە کە نەکوژێن و